کەسانە دەڵێم کە شەو ڕۆژ خەریکی گوناه و تاوانن، بەو کەسانە دەڵێم پەنا بەخوا نوێژ ناکەن یا لە نوێژەکانیانە سارد و خەمساردن، بە تایبەتی نوێژی بەیانی. بەو کەسانە دەڵێم پەنا بەخوا بەدڕەوشتی دەکەن و ڕیبا دەخۆن. بەو کەسانە دەڵێم کە شەو ڕۆژ فەرمانەکانی خوا دەشکێنن. دڵنیا بن لەوەی ئەگەر تۆبە نەکەن و نەگەڕێنەوە بەلای خوا، ئەگەر ئینسان بەبێت تەوبە لەم دنیاە دەربچێ، وەڵڵاهی بێڕێزی بەرامبەر بە فەرمانی خوا بکات، حساب بۆ فەرمانەکانی خوا پێغەمبەری خوا نەکا صلی الله علیه وسلم لەسەر ئەم زەویە، خوای گەورە لە ژێر زەویدا و لە ناو زەویدا عاقڵی دەکات. خوای گەورە میهرەبان بە چەندەها جۆر سزای دەدا، بەڵام لە کاتێکە پەشیمان دەبێتەوە بەڵام هیچی پێ ناکرێت. بۆیە ئەمڕۆ پێویستە پەشیمان بیتەوە. وەڵڵاهی ئەمڕۆ هەر کەسێک لە ئێمە تاوانبار و بێتاوان، بەس مناڵەکان ئەوانەی کە تاوانیان نییە، گەورە و بچووکمان، دەوڵەمەند و فەقیرمان، دەسەڵاتدار و بێدەسەڵاتمان، خواناس و خوانەناسمان، ئەمڕۆ دەڕۆینە گۆڕستانەکان، بە دوای جەنازەیەکدا دەڕۆین، ئیزنمان پێ ئەدرێ بگەڕینەوە لە گۆڕستانەکە دەربچین. بەڵام ڕۆژێک دێت دەڕۆین ناو ئەو گۆڕستانە و ئەو گۆڕەوە هەتا ڕۆژی قیامەت ئیزنمان پێ نادێ بە دەرچوون. کەواتە بزانە ئەمڕۆ چی بۆ خۆت دەکەی. ئەو ڕۆژە لە پێشمانە، ئەمڕۆ دەڕۆینە گۆڕستان، بە دوای جەنازەیەکە دەڕۆین و دەگەڕینەوە، بەڵام ڕۆژێک دێت جەنازەکە خۆمانین و گەڕانەوەمان نییە هەتا ئەو ڕۆژێکە قیامەت دێ، ئەو ڕۆژە ئێمە لە گۆڕەکانمان دەرئەچینە دەرەوە. جا پێویستە باش و خراپمان خۆمان بۆ ئەو ڕۆژە ئامادەکەین. ئەمڕۆ بە پێی خۆمان، بە پێیەکانی خۆمان دەڕۆین ناو گۆڕستان، بەڵام ڕۆژێک دێت لەبان شانی خەڵکی دەمان بن بۆ ناو گۆڕستان. ئەومان لەبیرە کەس ئینکاری ئەو ڕاستیە دەکات، کەواتە پێویستە خۆمانی بۆ ئامادەکەین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ لە هەموو کەسێ عاقڵتر ئەو کەسەیە خۆی بۆ دوای مردنی ئامادە دەکات. ئەو مرۆڤێکی عاقڵ و ڕۆشن بیرە، ئەو مسەقەفە، ئەوە تێگەیشتووە، نەک ئەوەی ڕێگای خوای بەرداوە.